بینەرانی ئازیزی 964 لە نۆ ڕادیۆ لەگەڵ چاوان هاتینەوە لاتان کۆمەڵێک بەرگە و بابەتی زۆر جیاوازمان و کوشەوانی ڕابردوو بۆ ئامادەکردوون ئەوەندەی نەماوە بگەینە جەژنی ڕەمەزان و خوا هەموو لایەک بگەێنێتە ئەو جەژنە و ڕۆژ و تاعەت و عیبادەتتان ئینشەڵڵا قبوڵ بوو بێت. لە ئەمڕۆ ڕۆژی جیهانی شانۆ بووە، لەسەر شانۆ کۆمەڵی بابەتمان بۆ ئامادەکردوون، هەروەها باسی کەشوهەواتان بۆکەین، باسی شەوانی ڕەمەزانتان لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بۆکەین و زۆر بابەتی دیکە ئەم شەو باز دەکەین. چاوان سڵاو لێبێ، چاوان شانۆ پیرۆزە ڕۆژی جیهانی شانۆ، شەڵات و هاوکارەکانیشت و هەموو ئەکتەران و شانۆکاران لیان پیرۆز بێ و سەرکەوتوو بن. زۆر سپاس، توانە لە تۆش پیرۆز بێت، هاوکارێکی باشی شانۆی ڕاستە وەکو ئاکتەر لە شانۆیان نەبووی، بەڵام هەنێک جار لە ئیشەکانە وەکو میوزیک کارت کردووە لەگەڵیان. سپاست دەکەم، بەڵێ چەند شانۆ یەک وەکو میوزیک کارم کردووە. ئەگەر جارە بەسڵی خۆم بکەم سڵاتان لەبێ، هیوادارم کامتان زۆر باش بن. دڵخۆشم کە ئەمڕۆژ لەگەڵ توانە لە نۆ ڕادیۆ لەگەڵتانم. ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتە بۆ من و هاوکارەکانم لەبەرەوەی کە ڕۆژی جیهانی شانۆیە و ڕۆژی ئێمەیە. لێرەوە پێم خۆشە پیرۆزبایی لە هەموو شانۆکارە ڕاستەقینەکان بکەم. ڕۆژی جیهانی شانۆتان پیرۆز بێ، هیوادارم لەسەر ئەو ڕێباز و ڕێگای کە گرتوتانە بەڕاستی و بەڕازگۆیی بەردەوام بن. توانە پێم بڵێ ئەگەر کارێک بێتە پێشەوە بۆ وەکو ئاکتەر بۆ شانۆ ئامادەی کار بکەی؟ وەڵایی وەکوتم پێشتر چاوان کارم لە چەند شانۆیەکا کردووە، یعنی کەم پێنج شانۆیەک وەکو میوزیک کارم کردووە و میوزیکی لایڤی ناو شانۆکە خۆم بوومەوە دەریش کەوتوم لە شانۆکەدا، بەڵام وەکو ئاکتینگ ئاکتەری نەم کردووە. پێشم خۆشە لە داهاتوو ئەگەر کارە بێ حەزم لێیە. جا من شتێک بڵم، یەکەم جار کە توانان بینی یەکەم بەرکەوتنی من و تواناکە یەکمان بینی و بەدر لە ڕاگەیاندن بوو لە کارێکی شانۆیە بوو، فستیڤاڵی شانۆی شەقامی کەرکووک بوو. توانایەکێک بوو لەوانەیە کە لە ناو نمایشەکە میوزیکێژن، ئەو کاتە من توانان بینیوە. ئەمڕۆ ڕۆژی جیهانی شانۆیە، توانە بۆ شانۆکاران ڕۆژێکی تایبەتە. شانۆکاران لەم ڕۆژەیە لە هەموو جیهانە پەیامێک بڵاوەکەنەوە، هەر ساڵێک لەم ڕۆژەیە لەلایەنێکێک لە شانۆکارە بەناوبانگەکانەوە پەیامەکە بڵاوەکرێتەوە. لەم ڕۆژەیە شانۆکاران لە جیهان خەڵاتەکرێن، کار و چالاکی جۆرا و جۆرەکرێت و ئەمەش بە دەرنیە لە کوردستان ساڵانە لە ڕۆژی جیهانی شانۆیە لە ناو پەیمانگای هونەرە جوانەکان یاخود شانۆکارەکانی ناو شارەکان، ناو پارێزگاکان کار و چالاکی جۆرا و جۆریانە بێ، هونەرمەندەکان خەڵاتەکرێن. ئەمساڵ لە ناو پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی کار و چالاکی هەبووە، نمایشی شانۆیی هەبووە. لە هەولێر هەتاکو ئێستا ئەمساڵ هیچ کار و پرۆژەیەکی شانۆیی نەبووە، بەڵام ئەوەی کە جێگەی خۆشحاڵیە من پێشتر لەگەڵ بەڕێوەبەری شانۆی هەولێر قسەم کردووە. لێرە فستیڤاڵێکی شانۆ هەیە، ساڵانە ئەنجامەدرێ فستیڤاڵی شانۆی نێودەوڵەتی هەولێر. ئینشەڵڵا بە نزیکترین کات ئەو فستیڤاڵە لە هەولێر بەڕێوەچێت و درگای شانۆش لە هەولێر ئەکرێتەوە. توانە ئەمڕۆ کۆمەڵێک هونەرمەند لە سلێمانی خەڵات کرابوون. بالضبط، هەر لە ڕۆژی جیهانی شانۆیە کۆمەڵێک هونەرمەندی و ئەکتەری دیار لە سلێمانی ئامادەبوونی پارێزگاری سلێمانیش لە هۆڵی ڕۆشنبیری پێم وابێ گەر هەڵە نەبم کۆبوونەتەوە و خەڵات کران و دەردەدڵی خۆشیان کردووە لەو هۆڵەدا کە کۆبوونەتەوە لە ڕۆژی جیهانی شانۆیە. بەشێکیان قسەیان بۆ 964 کردووە، لە ناویاندا هونەرمەندی دیار و شانۆکاری دیار عەبدولی حەمەجوان قسەی کردووە. ئەو باس لەوە دەکات هەندێ گلەیی هەیە لە دۆخی شانۆ و لە بینەری شانۆ و لەو کەسانەشی کە دەبوو لە هۆڵەکە ئەمڕۆ ئامادەبوون و ئامادەییان نەبووە و دەڵێت بەزەیم بە شانۆ شانۆکارانە دێتەوە و باس لەوە دەکات کە قەزیە نەماوە بۆیە شانۆش بەو شێوازە لاواز بۆ یاخود نەماوە. با پێکەوە گوێ لە عەبدولی حەمەجوان بگرین بزانین ئەو گلەیانەی چییە لەسەر شانۆ و شانۆکاران و بینەری شانۆ. خەڵاتەکەیە بەزەیم بە شانۆکار، شانۆ بە شانۆکارێتەوە، بەڕێ شانۆکار زۆر زەعیفە، زۆر فەقیرە، بۆ ئاگات و فەقیرە. ئەمڕۆ مەجموعەی شانۆ بەشانۆ بەسەتەوە، کەس نەهاتووە بەیان هۆڵەت جوێی بادایە لە شانۆکاریانی بەڕاستی شانۆی لاتووە خەڵک نایە بە زۆر بەداخوانێ. ئەوەی کە پێشکەشێکێت چی بۆ تۆ بەجێهێشت؟ وەڵی خۆشەویستی تەنها خۆشەویستی بۆ تەنها خۆشەویستی بۆ شانۆ بۆ هونەر ئەزانی کات شانۆ قەزیە بوو، کاتۆ قەزەیەکی زۆر باسی میلەتەکەمانەکە سای باسی ناکرد شانۆ قەزێ نەما، قەزەمە شانۆش نامێنێت دای لە
عزیز خۆش یەخوە تەمەن درێژ بی مامۆستا دۆخی تەندروستی و چۆنە؟ بەخۆ خاچم تاوانی بەس ئەمڕۆ شانۆ ئەوەی لێ بێت خوا بیری شانۆکەی زۆر جا بەش هەموو شانۆ پێگەشتوین هەموو لە شانۆ پێگەشتوین دراما هەمووی شانۆیە بۆ کوڕی شانۆ ویساش بەخۆم بە کوڕی شانۆ زانم چلو کاری چلو کاری شانۆیم کردووە هەرچەشیش باقی دراما و سینەمایەتر بەس بەداخەوانێ ئەمڕۆم هۆڵە با جمەی پاتایە کەچی بەداخەوە هۆڵێک چۆڵ وڵە زۆر بەداخەوە مامۆستا گیان یەخوە تەمەن درێژ بی خۆیەوەمان بۆ بێڵێ بوونیوە هەموو شتێکە بە قوربانتان زۆر سپاس دەکەم قوربانە بم نانا ئەو ئێوە پێشکەشتان کرد زۆر گەورە بوو ئێمە کۆمەڵی یادەوەری جوانمان بینی واجبی سەرچیتمانی واجبی سەرشان بە قورعان بە قوربانم وامەڵێ واجبی سەرچێ سپاسی خۆشەویستی خەڵکم خەڵخۆ ئێوە خۆشەویستی ئێوە هەموو شتێکە بەسێمە تەنها خۆشەویستە من پێش 6 وازنەفە نیشەناوە ئاخر هیچم لە ئێران کردووە لەبێن شەرم و خچەگەر بن چەکە شەڕ سەپارە خۆ عیب نییە سەپارە بێ ئاخر هیچم لە ئێران کردووە فیلمێکم لە ئێران کرد آخر فیلمی ئێرانی جوانم کردووە لەگەڵ مادی پاکدڵ چکە ئەکتەر باشەکانی ئێران پارت جایزەکانی وەگرت جا بە کوردی بن بە کوردی لێم بردبەوە بە ئەو کوردێکی خراپ بوو بە کوردەکەم باش بوو ئەزانی چۆن یعنی لە دنیاە ئەم ئەکتەرە گەورانە ینی ئەگەر مڵکی هەر کۆمەلگایەک بن بەڕاستیە بێت دەستیان پێوە بگیر ڕاستە خۆیان ئەچنە تەمەنەوە ڕەنگە نەتوانن ئەکتەری بکەن یاخود نەتوانن لە کارێکا بەشداری بکەن بەڵام دەبێ ئەو مێژووی کە تۆماریان کردووە سمبولێکی هونەرمێنەوە وە خزمەت بکرێن و بەردەوام بەبەر یعنی بێرنێنە پێشاوی خەڵکو و گەنجان و هونەرمەندان بۆ شتیان لێەوە فێرمی عەبدوڵی حەمەدجوان و دەیانی تری وەکو ئەویش یەکێکن لەوانەی کە یعنی هەمیشە لە هیزر و بیری ئێمەدا شانۆکانیان دراماکانیان ئەو فیلمانی کە تایە بەشداریان کردووە ئەو چیرۆکانەی کە ئەوان ڕۆڵیان تیا گێڕاوە لە زیهن و بیری ئێمەدا دەمێننەوە توانە ئەو قەیرانەی کە ڕووی لە کوردستان کرد بوو ئێستا ئەو قەیرانە وای کردووە کە هونەریش لە قەیرانە بێت لەبەرەوەی ئێستا لە کوردستان و خۆمان نەزانی هونەر نەبوو بە پیشەیە کە تۆ بتوانانی بژێوی ژیانی پێبیدا بکەیت ئەمە وای کردووە کە ئیتر هونەرمەندەکانیش بێ ئومێد بن ئەبینی ئێستا ڕۆژانە هونەرمەندێکە بینی وەکو پێشتر باسمانە کرد ئەچێ براندێکی خواردنەکاتەوە براندێکی جلوبەرگەکاتەوە لەبەر خۆەتی لەبەرەوەی بەکارە هونەریەکەی ناتوانێت بژێوی ژیانی دابین بکات و هەموو هونەرمەندە گەورەکانی سینەما و شانۆ سەرەتا لە شانۆوە دەستیان پێکردو دواتر چوونەتە سینەما وەک مامۆستا عەبدوڵیش باستێکاڵێ من هەر خۆم بە کوڕی شانۆ زانم اینجا هەر لەسەر شانۆ و سینەما هەر لەباری هونەر لە فیستیڤاڵی جینۆسایدی چەمچەماڵ هەیە ئەم فیستیڤاڵە قەرارە ئەمساڵ پێنجەمین خۆلی فیستیڤاڵەکەەوە بەڕێوە بچێت ئەوەی گرنگیە بۆ ئێستا لە چەمچەماڵ ئەم فیستیڤاڵە چوار خولەکەی پێشووتری تەنها دیدار بووە بەڵام ئەمساڵ بۆ بە فیستیڤاڵی بەهێڵم شانۆ لەبەرەوەی لە شانۆم ئامەتەوە فیستیڤاڵی فیلم بەڵام فیستیڤاڵی فیلمی جینۆسایدە واتە ئەو فیلمانەی کە لەناو ئەم فیستیڤاڵە بەشداری ئەکەن مەرجە ئەو کاری کە بەشداری پێکەن باز لە جینۆساید بکات بەدەر لەوە فیستیڤاڵەکە ناتوانە فیلمەکانیان وەربگرێت و ئیدریس شەوکەت بەڕێوەبەری ڕۆشنبیری هونەری چەمچەماڵ قسەی بۆ 1964 کردوتی کە ئەمساڵ دیدار نەماوە بۆ بە فیستیڤاڵ جگەل لەوە لە هەموو وڵاتانی دنیاوە ئەگەر فیلمێکیان هەبێت دەتوانن بەشداری بکەن بەڵام بۆ مەرجەی فیستیڤاڵەکە باز لە جینۆسایدکە فیلمەکەیان لەناو فیستیڤاڵەکە باز لە جینۆسایدکە جگەلەوەش دەبێت فیلمەکەیان لە 20 خولەک زیاتر نەبێت هەروەها بەرهەمی 2020 بۆ 2024-2025 بێ ئەوانەی کە بەشداری ناو فیستیڤاڵەکەکەن دەبێت پێشتر لینکی فیلمەکانیان بنێرن بۆ لیژنەی وەرگرتنی فیلمەکان و دەبێت چوار وێنەی پشت کامێرا و چوار وێنەی کاتی تۆمارکردنی فیلمەکە و ترایلەری فیلمەکەیان بۆ بنێرن و باسییان لەوە کرد کە ئەگەر هیچ کێشەیەکیان بۆ نێتە پێشەوە 15 فیستیڤاڵەکەیان دەست پێکەن و بۆ ماوەی 3 ڕۆژ فیستیڤاڵەکە لە چەمچەماڵ بەردەوامە بێت و ئەوانەی کە فیلمتان هەیە ئۆفەرێکی باشەیە بۆ قوتابیانیش قوتابیانی کە کاریان کردووە بەڵام کارەکانیان لەسەر جینۆساید بێ دەتوانن فیلمەکانتان بنێرن و لە ناو فیستیڤاڵەکە بەشداری بکەن دەستپێشخەرێکی زۆر باشە لە دیدارێکەوە بۆ فیستیڤاڵێک بۆ چەمچەماڵ شتێکی گەورەیە بۆ ئەوان باسی لەوەش کرد چەمچەماڵ زان فیستیڤاڵی
شانۆی قەزا و ناحیەکانی هەیە بەڵام ئەوانیش قەرارە ئیتر لە قەزا و ناحیەکان ئەوەش بێتە دەرەوە بێت بە فیستیڤاڵێکی عام بۆیان ئەوە شەواڵێکی باشە بۆیان بە ئیجازەی تۆ باواز لە شانۆ بێنین و پیرۆزیان بێسەر بابەتەکانی ترمان بابەتێکی سەرنجڕاکێش هەیە لەوەی کە ڕێگای تەتە لە هەورامانی تەختە لە هەورامانی ئەودی و ناوچەیەکی زۆر دڕفێن و جوانە جا ئەم ناوچەی تەتەیە بە درێژایی ساڵ بەفری لێ نابڕێ بەفری ئەم ساڵ 5 مەتر بەفر باری بوو هەتاوەکو ئەمڕۆ ڕێگای بڕی بوو ئەمڕۆ پاک کرایەوە و ڕێگاکە کراوەتەوەی کە دەیبینن دیمەنەکان ئەو شوێنەیە تەتەیە کە ئەم ساڵ 5 مەتر بەفرباری بوو تاوەکو ئێستش یعنی توای بڵین لە پار ساڵەوە تاوەکو ئێستا ڕێگا نەما بوو بۆ هاتوچۆکردن ئەمڕۆ ڕێگاکە کرایەوە لەوێ لایەنە پەیوەندیدارەکان ئەمڕۆ ڕایانگەاند کە ڕێگاکە بە تەواوەتی پاکراوەتەوە 10 تیمیان بۆ ماوەی 10 ڕۆژ چەند تیمێکیان بۆ ماوەی 10 ڕۆژ بە بەردەوامی بە شەو ڕۆژ ئیشان کردووە لە ڕێگاکە تا توانیویانە بەفرەکە لەسەر ڕێگاکە لابەن و ئەمڕۆ بە تەواوەتی ڕێگاکە کراوەتەوە جا باسی لەوەش کردووە کە ئەم ساڵ 5 مەتر بەفرباریوە ساڵانی پێشتر بەفر زۆرتر باریوە 8 مەتر بەفر لەو ناوچەیەتر بێنێ بەرچاوی خۆت کە چەند زۆرە باریوە تەتە 21 کیلۆمەتر ڕێگاکەیەتی بە درێژایی ساڵ بەفری لێ دەبینرێت و پارێزگای کرماشان و پارێزگای سنە بە یەکەوە دەبەسترێتەوە و دەکەوێتە نێوان پاوە و مەریوانەوە ناوچەیەکی زۆر دڕفێن و جوانە ئاوا ساڵانە 4-5 مانگ بەفری یعنی ڕێگاکە دادەخات دوایی بە هەوڵ و ماندووبوونێکی زۆر ڕێگاکە دەکرێتەوە و ئێستا وەک دەبینم ڕێگاکەی کراوەتەوە و بەڵام بەفری هەر تێدا دەمێنێت زۆر خۆشە دەتوانە باسی بەفر و ڕێگاگرتن ئەوانت کرد با باسی کەش و هەوا بکەین بۆ جەژن اینجاوی کە گرنگە کەش و هەوا بۆ جەژن چۆنە ئەوەی کە باسەکرا ئەوەی کە ئەوترا چەند ڕۆژ بوو خەڵک خەمی بوو لە جەژنا بەفرە بارێ بارانە بارێ چۆنە کەش و هەوا هەر 4 ڕۆژی جەژن بارانە بەڵام خەمتان نەبێ ئەتوانن بۆ خۆتان بگەڕێن ماڵانی خۆتان بکەن لەبەر ئەوەی ئەگەر یەکەم ڕۆژی جەژن ڕۆژی یەکشەمە بێت لە ڕۆژی یەکشەمەیان نمەنمەیەک باران ئەبارێت بارانێکی بەهارەیە ئەوە نێکە بڵێ بارانێکی بەخوڕە بارێت هەتا ئێوارەی ڕۆژی یەکشەمە لە ئێوارەی ڕۆژی یەکشەمەوە هەتا ئێوارەی ڕۆژی دووشەمە باران بەخوڕە بارێت بەڵام بۆ ڕۆژی سێەم دیسان لە ڕۆژی سێشەمەیە باران بە پچڕ پچڕی و بە نمە باران ئەبارێت ئەویش هەر بارانێکی بەهارەیە هەتا ئێواری ڕۆژی سێشەمە لە ئێواری ڕۆژی سێشەمەوە بۆ ئێواری ڕۆژی چوارشەمە بارانێکی بەلێزمە و بەخوڕە بارێت کەواتە ئەگەر یەکشەمە یەکەم ڕۆژی جەژن بێت بارانێکی بەهاری و نمە بارانیە و بێخەم ئەتوانن ماڵەکانی خۆتان بگەڕێن و جەژنی خۆشتان بکەن بەسەر خۆشە بخوا خۆشە وەڵا هیوادارم و بارانە ببارێ لەبەرەوە زەروریشە ئەمڕۆ هەواڵێکمان هەبوو لەسەر بابەتی گەنم لە ناوچەی بتوێن بێبارانی وەزعی جوتیار و گەنمی شڕ کردووە بەڕاستی ئەوانشی دەیمین بە مەڕەشە ئاوێدەن بۆیە بەشکوخوا ئەو بەرەکەتە بڕژێنێ بەسەریانە بارەوە جەویش خۆش بکات بەڵام بەخوای تر بەرەو گەرماکە بەزەوەی خۆشە لەو 3-4 ڕۆژی جەژنا 3 بۆ 4 لە پلەی گەرما دابەزێدانی هەر فێنکە بێتەوەشی باشە بکەین بۆ جەژنی قوربان خواگەوت توانە چیمانەیە لە شارەکان پامنێر کەشوهەوای ڕەمەزان وا خەریکە کەشوهەوای ڕەمەزان تەواوە بێت و بەرەو کەشوهەوای جەژنە ڕۆین ئەمەل ئەمڕۆ لە خوڕماڵە من ئەمێ بچمە لای ئەمەل بزانم لە خوڕماڵ خەڵک چۆن ڕەمەزانی بەڕێ کرد چۆن پێشوازی لە جەژنەکە خەڵک چۆن خۆی بۆ جەژن ئامادە کردووە ئەمەل سلااوت لێ بێ پێم بڵێ ئێستا تۆ لە خوڕماڵ لە کوێی چیەکەی خەڵک چۆن خۆی ئامادە کردو بۆ جەژن بەڵێ توانە سڵاوتان لێ بێم کاتتان باش لە ناو بازاڕی قەزای خوڕماڵین نزیکە بینەوە لە جەژن و ڕەمەزان ئەوەندەی نەماوە ئیتر وردە وردە بەرەو جەژنە ڕۆین خەڵکیش ڕوودەکەنە بازاڕەکان بۆ کڕینی پێداویستیەکانی جەژن لە نێوان بازاڕی خوڕماڵدا بە دیاریکراوی هەموو شتێکی لێە ئەوەی کە پێویست بێ بۆ جەژن هەر لە خواردن و شیرینی و چکلێت و جلوبەرگ و ئیدی جلوبەرگی ژنان و منداڵان و پیاوان و هەموو پێداویستیانەی کە پێویستە بۆ
جەژن و بۆ کاتەکانی دیکەش لە نێو ئەم بازاڕەدا دەست دەکەوێت. من پێم خۆشە کە گفتوگۆ لەگەڵ دوکاندارەکاندا بکەم، بزانم بارودۆخی ئەم چەند ڕۆژە چۆنە و خەڵک چۆن خۆی ئامادە کردووە و دوکاندارەکانی چۆن خۆیان ئامادە کردووە بۆ جەژنی ڕەمەزان کە نزیک دەبینەوە لە جەژن و چەند ڕۆژێکمان ماوە. دەسمە لای کاکدارەوان سڵاو لێبێ، ئەحاڵە چۆنە؟ سەرچاوماتن یاخوا بخێر. بارودۆخی جەژن ڕەمەزان و بازاڕ و شت چۆنە؟ وەڵا الحەمدوللا لەخوا بەزەوێ باشە، بە بۆنەی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە مانگی خێر و بەرەکەت لەخوا بەزەوێ بازار باشە، جوڵەیەکی تێکەوتووە بە حکمێوەش دوو موچە بەسەرێکەوە دابەشکرا، ئەوەش خێرێکی خوایە بۆ ئێمە، خێر و بەرەکەتە بۆ دوکاندارەکان. الحەمدوللا وەڵا جەژن هەمیشە هەر ینی باش بووە وانە؟ الحەمدوللا جەژن باش بووە، بەس ئەم مانگە جیاوازتر بوو لەگەڵ مانگەکانی پێشوو، بە حکمێوەی دوو موچان بەسەرێکەوە دابەش کرد، بە بۆنەی جەژنی ڕەمەزانیشۆ لەخوا بەزارە جیبوجۆڵی بازار زۆر باشە. چیتان هەیە لە ناو دوکانەکان؟ وەڵا جا چیمانی هەموو شتێکمانەیە، کەمالیاتە، جلوبەرگە، ئەترە، هەموو شتێکمان هەیە لەخوا بەزارە. بەهەشتی ژنانە لێرە بەهەشتی ژنانە. زۆرتر خواز لەسەر چی هەیە لەم کاتانە؟ وەڵا ئاسایی جلوبەرگی مناڵان، جلوبەرگی ژنان لەگەڵ کەمالیاتە، بۆ یاخی قش، بۆ یاخی قژ و ئەتو ئەو شتانە، میکیاجووەنە، هەموو شتێکەوەی پێوەست بە تیژنانەوە ڕەواجی زۆرە. ئیتر لەم کاتەیە ژن خۆی ئامادە گاوانی ئەچێ بۆ ساڵۆنەوەوانە شتانە زۆر خواستیان لەسرە، زۆر خواستیان لەسرە بۆ یاخە جلوبەرگە کە بابەتە کەمالیاتەکانە، متومور و پشتیوێنی جلی کوردی و ئەو شتانەیە. ئێوە جلی کوردی دانیوە؟ ئێمە جلی کوردیمان نیە، کەمالیاتتان ینی ئیکسوارەتی جلی کوردی؟ سوارەتی جلی کوردیشمانەیە، بەس لە دوکانێکی ترایە، لە شوێنێکی ترایە، بەس جلوبەرگی مۆدەمان هەیە و کەمالیات و هەموو ئەدەواتێکی ئافرەتە. زۆرتر لە جەژنی ڕەمەزانە جلی کوردی ژنان ئەیکڕنیان جلی مۆدە؟ بە حکمی ئەوەی ئەم جەژنە کەوتووەتە ساڵی نوێی کوردیشۆ، بڵێن نەورۆزی کوردیۆ، زیاتر خەڵک بە جلوبەرگی کوردیەوە خۆیان ئامادەکردووە بۆ جەژن. جلی مۆدە شەرەکردن بەس بەکەمی ئەم جەژنە جلی کوردی زیاتر برەویان پێداوە. دەستەکان خۆش، زۆر سوپاس، خوا ڕزقتان بە. بارودۆخی بازار بەگشتی بەهۆی ئەو دوو موچەیەی کە لەم مانگەیە دابشکراوەوە بە دیاریکراویش ئەم موچەیە کە ئەمڕۆ دەست بە دابشکردنی کراوە جموجوڵێکی زۆری تێکەوتووە، بەو پێی کە من قسەم لەگەڵ با بڵێن چەند دوکاندارێکی شاکر وتیان ئەم موچەیە بۆتە خێر و بەرەکەت بۆ ئێمە و جموجوڵێکی زۆر باش ڕووی لە بازارەکان کردو. دەست خۆش ئەمەل ماندوو نەبی، هیوادارین کە بازاڕیان هەروە گەرم بێت و خەڵک هەروە گیرفانی گەرم بێت. دوو موچەیە زۆر باش بوو، زۆربەی بازاڕەکانی ئێستا خوورماڵ ناحەیەکی قەزایە، قەزایش بچووکە، بەڵام هەر بازار لەوێ خەڵک شتومەکی جەژن دەکرێت لە زۆربەی ناوچەکانیش، نازانم ئەمێک دووشەوە لە ئەولێر زۆر قەرەباڵە بوو، ئەوەندەی کە ئێمە تێبینیمان کردووە، هیوادارین خەڵک هەر لە خۆشی و شادیا بێ. چاوان بابەتێکی ترمان هەیە ئەمڕۆ پارێزگاری سلێمانی قسەی بۆ 964 کردووە لەسەر ئەو دەست پێشخەری کە 964 کردی لەوەی کە ڕووماڵی کوشتن ناکات، حتمما دوای ئەوەی کە ئەمەمان کردێمە دەنگدانەوەیکی زۆری بەدوا هات، وەکو پێشتریش باسمان کردو چەند میدیایەکی تریش دوای ئەمە ئەو بڕیارەیاندا خۆشبەختانە و کاردانەوەی زۆری لێکەوتەوە. دوجار داواکاری گشتی سلێمانی بە کتابی فەرمی، بە کتابی ڕسمی ئەوەی بڵاو کردەوە کە ئەوانیش لەگەڵ بابەتەن و نابێت ڕووماڵی کوشتن بەو شێوازەی کە ئێستا لە دەستگا میدیایەکانی ترەوە دەکرێت بکرێت. ئەمڕۆ هەواڵە بووبەکر پارێزگاری سلێمانی پامێرمان دواندی لەسەر و بابەتە، ئەو وتی هەر شتێک شیرازە و تەندروستی و دەرونی کۆمەڵگە و خەڵک تێک بدات دەبێت ڕێی لێ بگیرێت هەر بەڕاستی، و باسی لەوەش کرد ئەگەر وریان نەبین میدیا دەبێت بە بەشێک لە تاوان نەکەوەی کە تەنها ڕۆڵیەوە بێت هەواڵێک بگوازێتەوە. من پێم خۆشە پێکەوە گوێ لە دکتۆر هەواڵە بووبەکر ئەوەشان بەبیرێنمەوە کە خۆی هەم ڕۆژنامەنووس بووە و هەمیش مامۆستای زانکۆ بووە لە ڕاگەیاندن، لە بەشی ڕاگەیاندن، بۆیە بەدەر لەوەی کە پارێزگاری سلێمانە شارەزایەکی باشی لە بوارەکایە و بە بەرپرسیارەتیەوە قسانەی کردو با گوێ لێ بگرین.
داواکاری گشتی بابەتیشی بڕیارێکی دەکرد تایبەت بە ڕاگررتی ڕۆماڵەکانی کوشتن وەکو پارێزگاری سلێمانی تا چەندێک پاڵپشتی ئەو داوای داواکاری گشتیەکەن ئێمە پاڵپشتی ئەو بڕیارەکەین و پێمان وایە کە هەر شتێک نەزمی گشتی بەرژەوەندی گشتی ئاسایشی گشتی تەندروستی گشتی کۆمەلگایەک تێک بە ئەبێ ڕێگری لێ بکرێ ئەبێ ڕێک خرێ ئەبێ بزانین چۆن بابەتەکان ڕۆماڵەکرێن چونکە بەڕاستی ئەگەر وریان نەبین میدیا ئەبێ بە بەشێک لە بانگەشەکردن بۆ بڵاوکردنەوەی تاوان و زیادکردنی تاوان نەک بێ بە بەشێک بۆ ئاستەنگ و ڕێگری لە بەردەم ئەوەیە ئێمە لەگەڵ ئەوە نین تاوان باران بشارێنەوە لەگەڵەوەین ئەو کەیسانە لە دادگا چارەسەر بکرێن و هەموو کەیسێکە کەیسی تاوان بوو دەرفەتی ئەوەی نییە لە میدیایە بێ بۆیە ئەو بڕیاری کە فەرمانگەی داواکاری گشتی لە سلێمانی دەری کردووە لە جێی خۆیەتی و ئومێد دەکەین هەموو لایەک پابند بن بێ ناوڕ چاوان چیمان ماوە؟ بڕگە جیاواز و سەرنجڕاکێشەکەمان نانی سبەی ئەمڕۆژ بۆ نانی سبەی بابەتێکی جوان و سەرنجڕاکێشمان هەبوو ئەویش مام سەید کە ڕێگایەکی دوور و درێژە بڕێت بۆ پەیداکردنی بژێوی ژیانی لە سلێمانیەوە تا هەولێر بۆ ئەوەی کە بتوانێت بژێوی ژیان بۆ خۆی پەیدا بکە مانگی جارێکە گەڕێتەوە بۆ سلێمانی بۆ لای خانەوادەکەی و لێرە لەوە تێلەمێنێتەوە کۆمەڵێک قسەی جوان و باش و دانسقە و سەرنجڕاکێشی بۆ کردووی بابەیەکەوە بینەری بین. دەست لە هیچ کەس پان ناکەمەوە لە خوای گەورە بە زیاد بێ هەلە خوا بە زیاد قەناعەتیشم هەیە باشین تەخوا بۆ کەسێ دەستی نەچێ قەناعەتە بۆ کەسێک کە دەوڵەمەند بێ عەدالەتە ئەڵبەتە خوا دەوڵەمەندە کەس دەوڵەمەند نییە هەموو کرێچین. مامسەید پیاوێکی بە تەمەنی شاری سلێمانیە ماوەی 3 ساڵە لە شاری هەولێرە و بۆ بژێوی ژیانی ڕوودەکە شاری هەولێر من دەمەوێت قسە لەگەڵ خۆی بکەم. مامسەید جان سلااوت لێبێت چۆنی دەنگ و باسە سەر ئەو چاوانم یاخوا بە خێروێ ڕۆحەکەم لە خزمەتام چۆنی دەنگ و باست تەندروستی لەخوا بە زیاد بێ لەخوا بە زیاد بێ لەگەڵ کار و کەسابەت ئەلحەمدوللا ئەبێ شکر و خەناعەت بی من ئەو خاوریانە ئەفرۆشم خاولی ئەفرۆشم و بازی وەختی ئسفنجی ئەفرۆشم ئسفنجی سیارە شۆردن و ئەمانە ئابە قوربانم ڕۆژانە لەکوێ دەیان فرۆشی ڕایم بۆ ئەم ئەمە سەناعەی جنوبی و چیمالی و ئەنجا ئەگەڕێم لە ئەمانە زۆرتر بازاڕی مۆبایل دەیکڕێ و مۆبایل فرۆشەکان زێر فرۆشەکانەوەی کردن ئەگەڕێم بە سەریانە هەر کەویستی دەیدەبێ خۆت خەڵکی هەولێری خۆم نا ئەمە ئەولێر نیم ئێمە خەڵکی سلێمانی ئەسلی باپیرە گەورەمان بەردەنجەیە. بەڵێ ئێستا خانەوادەکەت لێرەن؟ نا لێرە نی لە سلێمانی خۆم لە سلێمانیم ئەرەوەڵا. ئەی لێرە لەکوێ دەمێنیتەوە؟ لێرە لە وتێلە مێنمە وتێلی ناو بازار بیست ڕۆژ کەڕەتی ئەڕۆمەوە مانگی کەڕەتێ 20 کەڕەتی ئاوا سەخت نییە و هاتو چۆ ژیانکردنا وەڵهایترە بێ خۆ زەحمەت کێشی ئاڵێن دەستی مانووی لەسەر چکی تێر ئەی خۆ کابرا زەحمەت نەکێشە خۆ نابێ لە خەڵک پاڕێەوە دەبێ لە خوای تەبارەک وە تەعالا پاڕێەوە. من وتومە بۆ خۆم وتومە ئەم دەسم لە دە شوێنەوە بە تەور ببرێتەوە غەیرەس ئەڵڵا نەبێ دەست لە هیچ کەس پان ناکەمەوە لە خوای گەورە بە زیاد بێ هەلە خوا بە زیاد بێ قەناعەتیشم هەیە باشین تەخوا بۆ کەسێ دەستی نەچێ قەناعەتە بۆ کەسێک کە دەوڵەمەند بێ عەدالەتە ئەڵبەتە خوا دەوڵەمەندە کەس دەوڵەمەند نییە هەموو کرێچین هەموو ئەڕۆن. مامسەید جان چەند سەرخێزان بەخێو دەکەی؟ وڵی من دوو کوڕمەیە کوڕێکم تۆزێ ناساقە و کوڕێکی کەچمەوارەوەدا 4 نەف کەزین بە خێزانمەوە کوڕەکەشم ژنیەیە بازۆختی یارمەتی ئەوی ژەدەم. خانووەکەتین خۆت یاخود کرێچیم ژیوی ڕۆژانە دەگاتە چەند لێرە؟ لەخوا بە زیاد لێ ڕۆژانە بازی ڕۆژەیە فەرق ئەکات 2-3 دەرزەن بفرۆشم 3-4 12 دەکات 4 دەرزەن بفرۆشم 16 ئەکا بازی وەختێ 10 پەیاکەم بازی وەختێ 8 پەیاکەم بازی وەختێ 15 پەیاکەم زۆرتریش فەرقی هەیە ڕۆژەکاوێ خەڵک یارمەتی دەدا لەخوا گەورە بە زیاد بێ زۆر وەخت ئەمانە مەسەلە من 6 بە 5 بازی وەختێ 5 بن 4 بن ئای چۆ خەڵک پیاوی چاک زۆرە ئەرە وەڵا زۆر زۆرە یا ڕەبی خوای گەورە لە ئافات لایاندا.
یاخوا سەلامەت بی وڵا هەرویستمان چاوپێکەوتنێکە لەگەڵ بکەین بۆی بزانم دۆخ و گوزەرانی جنابەت چۆنە زیان بێ قەناعەت مهمە دوعایەکی کە دەکەم هەموو بڵێن ئامین یا ڕەبی خوایە بۆ خاتی گەورەی خۆی ئەم مانگە مەبارەکە مانگی کەریم بارانێکی ڕەحمەتمان بۆ بارێنی بێ ئافات خوایە بارانێکی ڕەحمەت بارێنی بێ ئافات یا رب العالمین خوایە ئافاتی لەگەڵ نەبێ ڕەحمەت و بەرەکەت بێ ئینشەڵڵا بۆ زۆر سوپاستان دەکەم مەمنونم و سوپاست دەکەم. چاوان حکومەتی عێراقی یعنی ئەنجومەنی وەزیرانی عێراق پێشتر ئەوەی ڕاگەیان نەبوو کە هەفتەیەک پشووە بەوەی جەژنی ڕەمەزانەوە ئەم ئێوارەش دوای چاوەڕوانیەکی زۆر کە خەڵکە چاوەڕێی بزانین پشوەکانی جەژن چەنە بێ بڕیاریدا ئەوەی بڵاو کردەوە کە لە 30 ئادارەوە واتە 33ەوە پشووی فەرمی دەبێت هەتاوەکو 5/4 ڕۆژی شەممەی داهاتووتر دوای جەژن کە یەک شەمەی ترێگەڕێتەوە بەدەوام بۆیە بە تەواوی هەفتەکە پشوو دەبێت ئێوە دەتوانن چێژ لەو پشوانە وەربگرن بە بۆنەی جەژنەوە و سەردانی خۆتان بکەن سەفرە و سیاحی خۆتان بکەن ئینشەڵڵا هەمیشە لە خۆشی و شادیا دەبین. چاوان منەمێ ئاماژە بەوش بکەم ئەمە لە نۆ ڕادیۆ وەک زانیتان لە یەکەم شەوی ڕەمەزانەوە لەگەڵ چاوانە بە کۆمەڵێ بەرگە و بابەتی جیاوازەوە داهاتینە وڵاتان تەنها لە هەفتەکەی ڕۆژانی شەوانی جومعە و شەممە لەگەڵتان نەبووین تەواوی ڕۆژەکانی تر لەگەڵتان بووین ئەم شەویش وەکو کۆتایی هەفتە ئاخر شەومان دەبێت بەڵام بەڵێن نادەین بەس ڕەنگە دوای جەژنیش لە نۆ ڕادیۆ بە بەرگە و بابەتی زۆر جیاوازتر و بە فۆرماتی زۆر جیاوازترەوە لەگەڵتان بەردەوام بین. باسی پشوو کرد هەفتەکە چەند ڕۆژ تۆگرێتەوەتانە وەڵی من پێم وا بێ بەیانی وە 4 ڕۆژە من ئەگرێتەوە هەر باشە لە هەفتەیەک 4 ڕۆژ بەرگەوێ هەر باشە. هەرەوەڵا من هیچم نەماوە تۆ هیچت ماوە؟ من هیچم نەماوە و هەر لە ێسەوە جەژنتان پیرۆز بێ یاخوا هەر لە خۆشییا بن یاخوا ئەم چەند ڕۆژی ڕەمەزانیش ماوە ڕۆژ و تاعەتان قبول بێت و تەندروستیتان هەمیشە باش بێت و خواتان لەگەڵ وەکو تواناوتیە لە ئێسەوە جەژنتان پیرۆز بێت هەڵا.